سڵاوێ بێتانە چۆنی؟ باشم زۆر باش ئەخوا باش بین سڵاتان لەبێ بە هیوام کەەوەش هەمووتان باش بن نوێژ ڕۆژوو هەموو لای قۆبوڵ ببێ ئیشەڵڵا ئەم شەویش لەگەڵ توانە لە نۆ رادیۆ هاتینەوە لاتان کۆمەڵێک بڕگە و بابەتی جوان و سەرنجڕاکێشمان بۆ هێناون هەر لە کاکە ئاوارەکە لە هەولێرەوە بەڕێکەوتووە بۆ مەکە هەتا هەفتانەی فلم لە چەمچەماڵ هەمووی لەلای ئێمە هەیە تا کۆتایی لەگەڵمان بن بۆی ئاگاداری بابەت و هەواڵە جیاوازەکانی کوردستان بن. سڵاتان لێ هیوادارم زۆر زۆر باش بن لە نۆ رادیۆ وەکو هەمیشە بابەتی زۆر جیاوازمان بۆ ئامادەکردوون چاوان ئاماژەی بە هەندێکی کرد وەکو بابەتی ترمان ئامادەیە چاوان حتمەنەوانەی شەوانی ڕەمەزان یاری و کەشی شارەکانی کوردستان ئەوانە دەگوازینەوە و هاوکات ئەم شەو هاوکاتشە لەگەڵ ئەو هێرشەی 3 ساڵ پێش ێسەکرا سەرماڵی سەرمایەدار شێخ باز بەرزنجی راپۆرتمان لەو بارەیەوە ئامادەیە و لەناو بەرنامەکە حتمەن ئاماژەی پێ دەکەین و لەگەڵ کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکە دەست پێ دەکەین. دەست پێ بکەین چاوان؟ ئەمڕۆ بۆ خۆتان دەزانن کە موچەی بەپێ ئەو لیستەی کە بڵاو کرایەوە موچەی خانەنشینی دابەشکرا بۆ یەکەم جار خانەنشینان هەر لە بەیانی زووەوە بە لێشاو ڕویان کرد بووە بانکەکان بۆی موچەکانیان وەرگرن. ئەمە پامنێرمان پیاوێکی بە تەمەنی خانەنشینی دواندە بوو زۆر سەرنجڕاکێش بوو باسی ژیانی خۆی و ئەو کوڕی کە ماوەیەک پێش ێسەگیانی لەدەستداوە و ئەو موچانەی کە بە خانەنشین نادرێ و بڕاوە هەمووی تێکەڵ کرده بوو بە دڵێکی زۆر پڕەوە بۆ پامێرەکەی ئێمە بۆ هاوڵاتیانیش باسی دەکات. جا من پێم خۆشە با پێکەوە گوێ لەم مام حاجێ بگرین. نەبوو نین وەکوە بڵێن کەیتە خەڵە خێرمان پێ بکە خێری ژوەر ناگرین لە کەس ئەچینە ئەو دەشتە تۆزە باخ و باخاتمان هەیە سێ چوار دەنکە مێشە هەنگمان هەیە ئەگەر شتێکمان دەستکەوێ ئەم ساڵ سوبحانەڵڵا وەکو کوڕەکەشم ڕۆی وە ڕزقەکەش نەبوو 30 کیلۆ هەنگوینم بوو 30 کیلۆ هەنگی 30 دیناری حساب کە 900 کەوتو بڵێ ملیێنێ بۆ ئەوان چوارن ئەوان سیانن خۆشم چوارەمە حەوت نییە وڵڵی 6 ئیرادەی خوایتر لە سمایلاوە بارێکە لوپەر و تۆزە ماسوودۆوەی هێنا لە بازارەکەی فرۆشت و سبحانەڵڵا شەو هاتە خوارد سەعات 20 بوو لە دە لە شارە زۆر لە فرکەکەی پشتی کارنسپیکەوە ئالیا سارەکەی وەڵگەڕاوە فەقە حەمد و سەنا بۆ خوا ڕەحمی گەورەی لەگەڵ من کردووە نابێمە ڕەحمی خوا ببڕین 3 مناڵی میتری من لەگەڵ بووە سیانەکە حەمد و سەنا بەخوا هیچیان لێ نهاتوو بەس ئەم لە سارەکە کە ئاوە وەڵگەڕاو کەوتۆ بۆ جایتر مردووە سوکانەکە جۆ بەسکیا و مردووە تازە بۆشم ناگەڕێتەوە بەڵام خۆم بێهێز بوو خۆم بێهێز بوو خەمەسیانی ترمان بەس دەوانشی کۆمەڵە مناڵیان هەیە یەکیشان بەخوا مامۆستایە فەقیرەت بەدەم دەرز و دەور و من گوێزێتەوە خزمەتی هەر دەکەم بۆ بکە ناگرێت خوا گەورەیە خوا سەبووری بە مامەجان وەڵاهی ئەمانە من قەی ناکەم بەخوا من هەر لە حەقتومە خوایە مسلمانان بخەیتە پێشەوە ئەم خەڵکە گوناح کورە بەخوا هیوا بینی من خۆم لەبیرە چێتەوە وەک من جەرەسوتاوی شتایە وەک من ماڵوێرانی شتایە کاکە بەعزەکەمان زۆر خراپە حتا بڵێن خراپی ئەم سەرۆت و سامانە زۆر و زەبەنگەیە بەخوا گەلا بکەن و لەو خەڵکە بەشی هەموو خەڵکەکە کابەس نایکەن بە زەیان بە خەڵکەکە باشە تۆ 100 دینار بۆ لە من بڕی ئەوە بەغان نایاخەی ناکەوە بڵێن کابراکی عەرەبە و لە مێژەوە ئێمە هەر ناڕەحەتیمان هەیە و شۆڕشمان هەیە و فڵاتمان هەیە و فیسارمان هەیە ئەمڕۆ بە قەرا چوینۆ ژێر باڵی ئەو بۆمان بنێرێ ئەوە ئەو سەدەقەی بڕی کاکمی ڕیسەکە کتێتی ئەوە بڕیارم بۆ کە بۆیان بنێرە ئەمە مانگە نەم ناردووە قەی ناکە ئەو بڕیدە تۆ دەست بەرە ئالەواریەتی تەنکەنە نەوتەکانی ڕێ پێنجێن و نازانم ڕێ کوێ و ڕێ کوێ تا تۆ نانێتەمە 100 دینارەکانە 100 دینارەکە لەو بێوەژنانە نەبڕایە لەو فەقیرانە نەبڕایە لەو باوکە بێ مناڵانە نەبڕایە باوکێک بڕوە چوار مناڵ بەچێ بێ 100 دینارە 200 دینارە 150 دینارە بۆ لێ بڕیت بۆ لێ ئەبری تو خوا بیگێرە تو خوا ئەگە بۆ خۆشتان ناگا پەنا بە حیزبێک بن ئەم نامەیە بگەێنە ئەوان
ئەمە بیکەنە هینێک و بیکێ مەزبەتەیەک تو خوا بە گویان دەیبێ بڵێ یەگات بەدڵێ یەگات ناگا مام جەلال تا خۆی بوو جاجارە هاتە ناو خەڵک خوتارێکی بۆ خەڵگا برە خەڵک عریزەیە کوردا و لیلایەک ئەکرا تێکی خۆی ڕووی ئەوەش بڕە تا بەخوا داوای ئەم مام حاجیە داوای هەمووانە بەڕاستی جا بۆیە ینی لێرەوە وەک ئەو بێئومێد بوو کە دەگا بەڵام ئینشەڵا دەگا داواکەی ینی ئەوەی کە ئەو بیانوانەی دەێنرێتەوە لەگەڵ بەغایان نازانم چی ئەو خەڵکەی کە پێویستە موچەکەیان لە کاتی خۆیان وەرگرن کە با موچەوەی تر ئەم کێشەیە چارەسەر بکرێت و ئەمما مەحاجە و دایانی وەکو ئەو موچەکانیان لە کاتی خۆیان چانە چەند ڕۆژە ئەوی کە سەرنجی منی ڕاکێشاوە ئەو کەسە بە تەمەنانە کەیان دوێنن هەموویان تا ئێستا بە دینار قساکەن بڵێ 100 دینار 30 دینار لە زمانی ئەوا ماونەتەوە لە ڕاستیە ئەجا کەیان دوێنی من پرسیارم لە کەسێکی خۆم کردکەویش بۆ شازە قساکە وتی جا فەرقی چییە وەڵا هەر ڕێک بەرەکەتی دینارەکەی و کاتێشی نییە بە دینارەی ئێستا توانە بابەتێکی سنجڕاکێشی ترمان هەیە هەمومان نەزانین کوڕێک لە ئێستاە لە هەولێرەوە بەڕێک کەوتووە بۆ مەکەی پیرۆز ئاوارە ئەسعاد گەنجێکی خەڵکی هیرانە بڕیارێکی داوە کە بڕیارێکی تا ڕادەیە قورسە ئەویش ئەوەیە کە لە هەولێرەوە لە بەردەم قەڵای هەولێرەوە بەڕێک کەوتووە بۆ مەکە گەشتەکەی 2 مانگی تەواوی پێئەچێ واتە 6 ڕۆژ بەڵام ئاوارە لە کاتی گەشتەکەیە لەبەر ئەوەی 30 ڕۆژی گەشتەکەی مانگی ڕەمەزانە و بە ڕۆژوو ئەبێتەیدا 30 ڕۆژ کەمتر چونکە ئەمڕۆ سێم ڕۆژی گەشتەکەیەتی بە ڕۆژوو بێتەیدا و لەبەر باری تەندروستی و لەبەر باری ئەمنی خۆی شەوان لە هەر جێگەیەک بێ گەشتەکەی ڕائەگرێ هەتا سپەی کە ڕۆژە بێتەوە دواتر دەسەکاتەوە بە گەشتەکەی و لەناو گەشتەکەیە چالاکی هەیە بۆ نمونە ئەمڕۆ گەشت بووە شاری کەرکووک هەر لەگەڵ گەیشتنی بە شاری کەرکووک لەگەڵ ئەوەی کە بەناو بازارەکە تێپەڕی هیچ کەسی ببینایە قورئانێکی پیرۆزی پێشکەشە کرد و ئاوارە خۆی قسەی بۆ 964 کردەوە ڤیدیۆیەکی بەتایبەت بۆ ئێمە ناردووە بابیان بینی بە ناوی خوای گەورە مهرەبان ئەو ڤیدیۆیە تایبەت بە 964 ئێستا لە بانجی ئێوارەین و شکر بۆ خوای گەورە بۆ ڕۆژی سێمی گەشتەکەمان توانیمان لە بانجی ڕەمەزانی پیرۆز ڕۆژەکەمان بشێنین کە 3 ڕۆژە لە شاری هەولێرەوە بەڕێکەوتین بۆ چوون بۆ ماڵی خدای گەورە مەکەی پیرۆز و ئامانجمان لەو گەشتەمان بریتیا لە گەیاندنی 2 پەیام کە پەیامی ئاینیە و پەیامی دووەم پەیامی نیشتیمانیە و لەوێن دەردا دوعای خێر بۆ تەواوی موسڵمانان و بۆ تەواوی کورد و کوردستان بکەین و لێرەوە داوا لەنگۆ دەکەم دوعای خێرمان لۆ بکەن ئینشاڵڵا بە سەلامەتی بگەینە ئەوێ و ڕێز و خۆشەویستی و لۆ خاتری ئەو بانگە پیرۆزەی هەموو لایەک سەلامەت ئینشاڵڵا کە بە سەلامەتی بگات خوا تۆیش سەلامەت بی ئینشاڵڵا بە سەلامەت ئەگەیتە ماڵی خوا و لەوێ ئیسراحەتەکەی جاڵە دوعای خێر بۆ هەمووتانەکەم هەمومان چاوەڕێی دوعای خێری زۆر باشەکەی کە ئینشاڵڵا دوعاکانی گیرابن توانە بابەتێکی تری سەرنجڕاکێشمانەیە ئەوەی کە لە ناو هەولێرە بێ نازناوی شێخ ئەنەسی بیستووە کە گۆڕ هەڵکەنێکە لە هەولێر ماوەی 27 ساڵە ئەویش کاری گۆڕ هەڵکەندنەکات و لە هەولێر بەردەوامە لە گۆڕ هەڵکەندن ئەڵێ زۆرترین کادە و کاتێک کە گۆڕم هەڵکەندووە سەردەمی کۆڕۆنا بووە کە ڕۆژە بووە 18 گۆڕی هەڵکەندووە ئێستا ئەوەی کە دەتەوێت باسکەوە بزانم بەبەستم ئەوەیە چونکە خۆی کاری خۆیەتی ئەوە کاری گۆڕ هەڵکەندنەکات ئەزانێک ئەوانەی کە گۆڕ هەڵەکەنن ماندووە بن ئەبێ ئەزێتی پێوە بکێشن ئەو وەکو گۆڕ هەڵکەنێک گۆڕێکی بۆ خۆی هەڵکەندووە کێلەکەشی ئامادە کردووە بەستەنا بەروارەکەی لێنە نووسیەوە بەرواری کۆچکردنەکەی اینجا ئەمڕۆ پامنێری ئێمە ڕۆشتۆتە لای قسەی لەگەڵ کردووە با ئەم وشانە لە زاری شێخ ئەنەس خۆی ببیستیم زین چیڵێ لە 2024ەوە 8 مانگ دەبی تقریبا قبرەکەم لێدا و کێلەکەشم لە خۆم دروست کرد وعدم دات کە ڕۆژانە دەبینیت چەندان کەس دەشارینەوە ڕۆژێ 3 4 5 ڕۆژێ نییە هەمووش زۆربەی گەنجە ینی خەبریان لێت دێت ئەمیش وعدم دا گوتم وەڵاهی بە ئەم بەقی عالمی ماندیمە بە خەریک بە من ماندی نەبیت گۆڕەکەم لێدایە و ناویشە پڕ کردیتەوە فلینە و شتیوام دانە سبە دوست بێ خۆرەکان ناو فەردەم نایە سبە دوست بێگە خەبرەکەی هەردەنەوە تێم دەکەن وەسەلام وەکەلام خۆ معاملم وەکو شێخ ئەنەس کە قەبری لێژدەی لە هەولێر دەوروبەری ڕۆژانەش مردی زۆرمان دێتەکنی ڕۆژێ 3 جەنازە 4 جەنازە
لە 98 تۆش قبلێتین و 27 سال 28 سال دەکات تقریبا. بە نزیکەی لەو ماوانەی ڕابردوو با بڵێن چەندی ساڵێک کە گۆڕ لێ دەدەیت و خەڵکدا شاریتەوە یاخود چێ لێم بۆ ئامادە دەکەیت چەند کەست شاردوتەوە لە نێو گۆڕەکانیان گۆڕت بۆ چەند کەس لێداوە لێرە؟ وڵی ڕادەکەی دیار نییە بەس خاستە ڕۆژی وەختی کڕۆنەی 2020 تا 22 ڕۆژە بوو 16 عەبدە 20 جەنازەمان دەشاردەوە ڕۆژە بوو بە عەفارێک چوە 3 عەفارەمان هەیە لە هەولێر دەوروبەری کە قەبری پێ دەدەین 24 ساعت لە خزمەتدام وەکو گروپی خۆم ڕۆژە بوو نارێ 16 عەبدە جەنازە 18 جەنازەم شاردیتەوە سارێ 500 جەنازی دەشارینەوە هەیە لە توبعەدلیش دۆمان دێ بێ کەس و کار و بێ سەرپەرشتەکان یاخۆ لە تەمبەڵخانە یاخۆوانەی لێجە کاری جیاواز دەمرن وفات دەکەن ئەوانیش دێنە بەردەستیمە دەیان شۆین و کفنیان دەکەین و نوێژانە سەر دەکەین دەیان شارینەوە قەبرستان هەیە حکومەتەوەی دابینکردنیە دەربارەی قەبر لێدان ئەمە لە هەموو قەبرستانە چەولێر دەوروبەری شەو ڕۆژمان کردە یەک لە بۆ موسڵمانان بە تایبەتی شاری هەولێر عەفارەمان 140 دەڕوات لە قەبرستانەکە قەبر لێدەین خێرات نیسان بەڵێ. ئێوە لە باست لەوە کرد لە پزیشکی دادیش تەرمەکانتان بۆ دێت ڕۆژانە ئەوە هەیە یاخود ئێوە بێبەرامبەر ئەو کارە دەکەن؟ ئەمەی توبعەدلی سارانە 20 جەنازە بدێت ئەوانە بێ سەرپەرشتەکەیان ئەوانەی حکومەت دابێتەوە لە تەمبەڵخانەکان لە جیانە وفات دەکەن توبعەدل کتاب دەکات و عاکم دێتەوە ئەمیان دەنێژین فی سەبیل الله پارەوەشتووە. کارێکی باشی کردووە خێرەتی شێوێ هەر لێسەوە گۆڕەکەی بۆ خۆی ئامادە کردووە قسەیەکی سەرنجڕاکێشی کردکەوەی کە باسی لەوە کردبووی کەس عەزیەتم پێوە نەکێشێت خۆی ئەزانێ عەزیەتەکەی کێشاوە شەڵاتە من درێژە بی کاک شێخ ئەنەس. ئێوە دەزانن 3 ساڵ پێش ئێسا ڕووداوێکی ناخۆش شەوێکی ناخۆش بەسەر هەولێرە تێپەڕی بەجارێ 12 موشک لە هەولێر کەوتنە خوارەوە بە دیاریکراوی درەنگانی شەوی 13 سی 2022 دەنگێکی یەجگار گەورە 12 موشک هەر زۆری پێ نەچوو دژە تیرۆری کوردستان ڕایگەیان کە و 12 موشەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقەوە ئاراستی هەولێر کراون پاشتر ئێران سوپای پازداران پشڕاستی کردەوەتی ئێمە ئەو موشەکانەمان گرتووەتە هەولێر بەرماڵی شێخباز کەوتبوو بەڵام خۆیان زیانی گیانی نەبوو خۆیان دەربازیان بوو بە سوتفە. جا ئەم شەو ساڵیادی ئەو شەوەیە راپۆرتێکمان ئامادەیە با پێکەوە بینەری بین. دوانزە دەنگی بەهێزی یەک لە دوای یەک هەولێریان هەژان لە خامۆشیدا شار لەریەوە و کەس نازانێت چی بووە. ئەم ڕووداوە 3 ساڵ لەمەوبەر و بە دیاریکراوی لە درنگانێکی شەوی 13 ئازاری 2022 ڕوویدا. ماوەیەکی ویست تا خەڵک تێگەیشت ئەمە هێرشی ئێرانە بۆ سەرماڵی شێخباز بەرزنجی سەربایەداری دیاری شارەکە. ئەو ساڵە ئێران لەو پەڕی هێز و باڵا دەستی خۆیدا بوو لە هەر جێکەیەکی تر زیان با بەرژەوەندەکانی بگەشت بایە لە هەولێر تۆڵەی بۆ دەکردەوە. بە ماوەیەکی کەم دوای هێرشەکە دەستگای دژە تیرۆری کوردستان ڕایگەیاند 12 موشکی بالیستی لە دەرەوەی سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە ئاراستەی هەولێر کراون. هەردوایەوە سوپای پازدارانی ئێران خۆی کرد بە خاوەنی هێرشەکان و لە ڕاگەیەنراوێکدا وتی ناوەندی بەڕێوبەرایەتی پیلان و شەڕانگێزیەکانی زایۆنیزمی کردوتە ئامانج بەڵام ئەو ناوەندە ئێرە بوو ماڵی شێخباز لەسەر ڕێگای هەولێر پیرمام ماڵە گەورەکەی شێخباز لە ژێر زەبری موشەکەکاندا خاپور بوو با ڕێکەوتێکی سیر خۆی و ماڵ و منداڵی دەرباز بوون. دوای ڕووداوەکە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی عێراق لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چوونە شوێنی ڕووداوەکە و هەر لەوێ خاوەن ماڵ لە بەرچاوی میدیاکاندا هەموو بانگەشەکانی ئێرانی بەدرۆخستەوە و داوای کرد لیژنەیەکی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی پێک بێت بۆ دەرخستنی ڕاستەکان. إنه هذه المنزل منزل عائلي بحت لعائلة عراقية صرفة وذكريات وتاريخ وأرشيف هذه العائلة الآن موجود تحت هذا الأنقاض. شێخباز شێخ کەریم بەرزنجی بەڕێوبەری جێبەجەکاری کارگروپە
کە یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی بواری وزە لە هەرێمی کوردستان، بەڵام دۆستەکانی دەڵێن شێخباز پیاوێکی خێرخواز و دەست و دڵباشە و بەدەیان پرۆژەی خێرخوازی کردوتەوە، نمونەی بەنداوی بەستۆرە و نەخۆشخانەی منداڵان و خانەی بەساڵات چوان. ئەو کات حکومەتی عێراقی بەڵێنیدا دەست لە دۆسیەکە هەڵنەگرێت و وا قەرار بوو کەیسەکە بباتە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی و سکاڵا لە ئێران بکات، بەڵام دوای 3 ساڵ ئەوەش نەکرا و بەردێکی لەسەردانرا. هەرەو جارە نەبوو ئێرانی دۆست و دراوسێ چەند جارێک گورزی لە هەرێم وەشان، چونکە دەیزانی ئاسانترین ئامانجە داخی خۆی پێبڕێژێت. هاتنی جەنابیان ئێمە بەرز دەنرخێنین، زۆر بەخێر بێن و زۆریشمان پێخۆش بوو کە جەناب خۆت ئەم موقع ببینی بۆ ئەوەی بزانیت کە ئێرە شوێنێکی مەدەنیە، هی هاوڵاتیەکی ئەم وڵاتەیە کە بەداخە بووەتە ئامانجی سراعێکی نێودەوڵەتی کە ئێمە بە هیچ شێوەیەک نارێمی کوردستان نە عێراق بەشێک نین لەو سیراع نێودەوڵەتیە. سیر ئەوە بوو شوێنی هێرشەکە تەنیا 1 کیلۆمەتر و 300 مەتر لە کۆنسوڵخانەی ئەمریکیەوە دوور بوو، بەڵام ئەمریکا و کۆنسوڵخانەکەی بێدەنگ بوون و هیچ کاردانەوەیەکیان نەبوو. ساڵانی ڕابردوو لەم ڕۆژەدا ئێران و گروپەکانی نزیک لە ئێران بە شانازیەوە یادی ئەم هێرشەیان دەکردەوە، بەڵام ئەم ساڵ لێی بێدەنگن و هیچ ناڵێن. سەرچاوەیەکی قسە ڕۆیشتوو لە حکوومەتی عێراقی بە 1964 وت ئێستا بارودۆخی ئێران جیاوازە و نایەوێت هیچ بڵێت. هێزە نزیکەکانی نزیک لە ئێرانیش ئاوات دەخوازن کەس ئەم هێرشە و باقی هێرشەکانی دیکەی بیر نەبێت و ڕۆژی 13 مانگ وەک ڕۆژێکی ئاسایی تێپەڕێت. شکرماوەیەکی زۆر ئەم هێرشانە دەنگی نییە بۆ سەر هەولێر و هیوادارم قەت دەنگی نەبێ. ئینشەڵڵا کە هەمیشە پارێزراو بێت. چینە ناو کەشی ڕەمەزان و ئەو شەوانەی کە لە ناوچە جیاوازەکان تێپەڕێ، لە چەمچەماڵیش شەقامێکەیە ناونراوە شەقامی سەوەڵەکە، ماوەیە لە شوێنێکی تری شەرە و شەقامیش هەبوو لە چەند شوێنێک بەوەی قەرەباڵغیەوە بەڵێ لە خوورماتوو بوو، بەوەی قەرەباڵغی و بوونیە و عەرەبانە و چێشتخانە و چاخانانەی کە هەیە ناوێنێن سەوەڵەکە. ئێستا لە چەمچەماڵی شتێکی وایە، شوێنێکی وا هەیە شەوان گەنجان لی کۆ بنەوە بە تایبەت شەوانی ڕەمەزان تا درەنگ لی دەمێننەوە، هەم خواردنە خۆن، هەم چا ئەخۆن، هەم قسەکەن. پامدەرمان عەزیز لەوێیە لە چەمچەماڵ ئەو کەش و هەوایەمان بۆ گوازێتەوە. عەزیز سڵاوت لێ بێ، جەوی شەقامی سەوەڵەکە لە چەمچەماڵ چۆنە؟ بەڵێ توانە سڵاوتان لێبێت. ئێستا ئێمە لە قەزای چەمچەماڵین. ئەم شەقامی کە لە پشتی منەوە ئەبینرێ ئێرە سەوڵەکەی سلێمانی نییە، بەڵکو سەوڵەکەی چەمچەماڵە. ئەم شەقامە بە ناوی سەوڵەکەی سلێمانی و نامدراوە کە شەوانە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و بەسەربرنی کاتە خۆشەکانیان و هەروەها دوورکەوتنەوە لە ماڵەوە دێن بۆ ئێرە و هەروەها تۆزێک لە ماڵەوە دوور ئەکەونەوە و جەوێکی خۆش لێرە وەرەگرن. بە وتەی بەشێک لە کاسبکارانی ئەم بازاڕە شەوان ئێرە جممەی دێت لە هاوڵاتیان و هەروەها بە تایبەتی ئەو کاتانی کە یاری هەبێت یاخۆ یاری چامپیۆنزیک لێرە بڕوە ئێرە بەبەر ناکەوێت. اینجا من بۆ زانیاری زیاتر پێم خۆشە بسمە لای یەشتێک لە کاسبکارەکانی ئەم بازاڕە ئەگەر کامێرمانەکەم لەگەڵ هاوکارم بێ. وەستا ئەم کات و باش هەموو کاتێکت بەخێر بێ سەر چاو. زۆر سپاس دەکەم. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی ئەم بازاڕە لە کاتژمێر چەنەوە ئێوە بازارتان هەیە و هەروە پێشوازی لەو هەوڵاتیانەکەن کە دێن بۆیە؟ ئێمە تر لە دوای عەسرەوە چوارەوە دێین تاکو شتەکان حازرەکەین، مێز و کەپر و شتەڵە دەین، عارەبانە دەرەکەین. تر ئەگاتە نزیک 10 دقەیە بۆ بانگ ئاوا تر چای حازرەکەین و کاتە ترم بازار خەڵک ئێواران جار وایە خواردنی سەفەریە باتەوە بۆ ماڵەوە، خواردنەکان قەڵەباڵخە ئێواران. تر دوایەوە هەرو شتانەیە. باشە بازار چۆنە؟ ئایا ڕەمەزانی پار باشتر بوو یاخۆ ڕەمەزانی ئەم ساڵ بازار بۆ ئێوە باشتر؟ وەکو باسی ڕەمەزان بکەین، ڕەمەزانی پارەکە زۆر باشتر بوو، چکۆم ڕەمەزانی پارەکە مەعاشەکە باشتر بوو لەم کاتەیە. ئیسا ئەوە نییە تا هێشتانەکەمە مەعاشەکە نەدراوە، ئەگە مەعاش بدرێ خەڵکە دەتوانێت جلوبەر بۆ ماڵ و مناڵی بکڕێت، بای ئەوە نییە کە پێی بمێنێت و یان هەڵیگرێ پاشەکە و تێگی لێ بکات. باشە ئەگەر باسی ئەوم بۆ بکەی هاوڵاتیان تاکو کاتژمێرەکانی چەند لێرە ئەمێننەوە؟ وڵایی گەنج تاکو 1.5 و 2 چکۆم تاکو حەسە بازار ڕزانێت، چکۆم بازار تاکەی خواردن و چایخانە و شتمێنێت تر گەنجش بە پێ و کاتامێنێتەوە، مەگەر ئەوەی ئیشێکیە بێت بەیانی زوو بڕاتۆ ماڵ بخەوێت، چکۆم بەیانەیە دەوامیە شتێکیە.
هیچ شەوێکی تایبەت هەیە کە لەم بازاڕەیە زۆر تایبەت بێ و خەڵکێکی زۆر بێتە ئێرە کە جمەی بێت ئارەوەڵا ئەو شەوانی کە تۆپێنە یاریگا ئەو شتانە ئێرە زۆر قەڵەواڵ خەبێت ئیستا دوێنێ یاری ئەتلەتیکۆ بوو لەگەڵ ڕیال مەدریدا تاکو سەعات 1:02 ئەم بازارە قەڵەباڵە بوو خۆش بێ زۆر سپاس بەڵێ ئەوەی گوێبیستی بوون لێدوانی ئەو پیشەوەرە بوو من پێم خۆشە بۆ زانیاری زیاتر بچمە لای یەکێک لە پیشەوەرەکانی دیکەی ئەم بازاڕە کە وا دیارە بەرهەمی برشاوی هەیە وەستا گیانم کاتە باش کاتێکە باش یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن زۆر سپاس دەکەم وا دیارە بەرهەمی برشاوت لێرە هەیە ئایا بازاڕی چۆنە خەڵک تاکو چەند خواستی بۆی هەیە سپاس بۆ خی گەورە خواستێکی زۆری لەسرە بە تایبەتی گەنجان بۆ شەوە باشە پێم بڵێ جیاوازی خواردنی چەمچەماڵ لەگەڵ شارەکانی تراچی خواردنی چەمچەماڵ سپاس بۆ خی گەورە خواردنیکی پاک و هەمووی فرێشە خواردنەکەشی هەرزانە یعنی تۆ تکێ 1000 دینارە ئەمە ئەگەر هەرزان نەبێ خواست نادە سەری تێگەی باڵەکەمان 1500 دینارە فرێشە باڵی فرێش خواردنەکان برژاوەکانمان هەمووی خواستی زیاد لەسەرە بە تایبەتی باڵ و شتەکانمان بۆ گەنجان شەوان ئەم بازارش هەر بازاری ساوەڵەکە بە ئەم خواردنانە زیاتر خەڵک تاالبێتی و گەنجان بە شەوان تاالبێتی دێتە بازارەوەی خوارد باشە و هەو کەسانی کە دێنە ئێرە زیاتر گەنجن یاخود چۆن بڵێ کە ڕوو لەم بازارڕە ئەکەن چێن وەڵای هەموو خەڵکێ دێت بە تایبەتی گەنجان بە تایبەتی گەنجان دێتم بازارەوە یعنی بە تەمەن و پاکەوتۆ شتانە نایەتە بازارەوە هەتا 12 و 2 شەوە لێرا بێت ئەم خواردنانە خوارد گەنجانە ئێوە خۆتان تاکو چەند لێرە بازارتان کراوەیە و پێشوازی لە هاوڵاتیانەکە ئێمە پێشوازی لە هەموو هاوڵاتیکی بەڕێزی ئەم شاراگەی لە هەر شوێنێکی لە هەر شوێنێک بێت ئەم شارە پێشوازی لەکەین سپاس بۆ خی گەورە ئەوەی بێت ئێرە بەبێ گلێ یعنی گلەی نییە هیچ سپاس بەخوارە خواستی خواردنەکان هەمووی خواستی لەسەر و هیچ کێشەیەکی نییە بە تایبەتی وە گوتم گەنجان زیاتر خواستی لەسەر خواردنانە هەیە بەڵێ بینێران ئەوەی کە توانە ئەوەی کە گوێبیستی بوون ئێرە بازاری سەوڵەکەی چەمچەماڵە و هەروەها شەوانە جممەی دێت کە تەواوی بەرهەمە برشاوەکان و هەروەها لەفە و ئیتر تەواوی بابەتەکانی ئەوانی کە هاوڵاتیان خواستیان بۆی هەیە لێرە دەست ئەکەوێ بەڵێ توانە من ئێستا ئەگەڕێمەوە لای ئێوە دەست خۆش عزیز سپاس دەکەم جەوێکی خۆشە لە چەمچەماڵ بۆ شێوازەیانی شەقامێکە بێ خواردن و خواردنەوەی لێبێت و گەنجان و هاوڵاتیان ڕووی تێ بکەن توانە لە دوای بەربانکردنەوە خەڵک لە دوای نوێژ و تەراویح و خواردن هەمیشە وا باو بۆ لە ڕەمەزان لە کۆنا تا ئێستا خەریکی یاریکردنن کۆبنەوە لە شوێنێکا کۆبنەوە یاریەکەن بە تایبەتی ئەوەی کە زۆر باوە یاری کلاوێن و سینی و زەرفە اینجا جێگایەکی تایبەت هەیە کە دەورەی لێکراوەتەوە عەبدولعەزیز پەیامنێرمان ئێستا لەو جێگایە من ئەمێ بچمە لای عەبدولعەزیز بزانم ئەو خەڵکە چۆنە و یاریانەکەن یاریەکان چین تاکەی بەردەوامە بن عەزیز ناوەکانمان هەمووی بەسەریەکەوە عەبدولعەزیز کاک عەبدولعەزیز سڵاوت لێبێ پێم بڵێ ئێستا تۆ لەکوێی خەریکی چین جەوەکەی لای تۆ چۆنە؟ بەڵێ چاوان سلااوت لێبێم ئێستا لە ناوەندی باڵای هەولێرم لێرە فیستیڤالێکی کڵاو مستانیان ڕێک خستووە دەمەوێت قسە لەگەڵ سەرپەرشتیاری ئێرە بکەم کاک داناجان ئەگەر فەرمی تێرە سپاس دەکەم سلااوت لێبێ سڵای خۆی گەورە لەم گۆش بێ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێرمە سەرچاو چەند تیب لێرە بەشدارن لەو خولەی ئەنجامتان داوە سەرەتا ئەم خولە ساڵانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەینەوە ئەم ساڵە گەورەترین ئیسیڤالی کە لە مستانێ لەو ناوەندەی بەڕێوە دەستن ناوەندی باڵای هەولێر بەڵێ چەند تیب لێرە بەشدارن 128 بەشدارن ڕۆژانە با بڵێن چەند ڕۆژ ئەو خولە بەردەوام دەبێتن و ڕۆژانە چەند کاتژمێر لێرە یاریەکان بەڕێوە دەچێت شەوانە 14 یاری لێرە بەڕێوە دەچیتن لە یەکەم ڕۆژی ڕەمەزانی ئەوش دەستما پێکردی ئینشاڵڵا لۆ 25 ڕەمەزانی کۆتایی پێدەین لە ئەنجامی برنەوەی خولەکە هیچ دیاریتان داناوە بۆ ئەو براوانە بەڵێ جایزە ناوەندی باڵا دایناوە وەک قاتی کوردی جایزەی کاسی یەکەم و دووەم و ڕێزێنانیش بەڵێ دەست خۆش بێت زۆر سپاس ئەوە قسەی کاکدانا بوو سەرپەرشتیاری فیستیڤاڵی کڵاو مستانێ من دەمەوێت چەند یاریزانێک لێرە وەربگرم سڵاوتان لێبێت
چۆن باشن باشن ئێوە ڕۆژانە لێرە یاری دەکەن ئێوە وەکو چ تیپێک لێرە بەشدارن کاکە ئەمە وەکو تیپی هەولێر بەشدارین تێکەرین چەند گوندەك خڕبووینەوە پێکەوە خڕبووینەوە بووینە فەریق بە فەریقە و هەموو ساڵێش کڵاوێنێ کەرمستانی پێدەگۆترێتن بۆ بەشداریکردنی خولی پاڵەوانی یەکەمە بۆ خۆشیە ئێوە تیپی چێن دەرن لەگەڵ هەولێر مەغمورین ئەوە برایانە مەغمور لە مەغموری ڕاتینە بەخێرمە سەر چاوم ئەمەش هەولێرینە بەڵێ چەندەم یاریتانە لەو خولەکە بەشداری دەکەن چوارەم یاریتانە بەڵێ بەچەند یاری لە خولەکە دەردەکرێن یاخود بابڵێن بەخۆی بە دوو یاری دەردەکرێت ئێستا یارێکمان دۆڕاندیە یارێکمان بردەوە هەچەندی بینەوە دەچینە مەرحەلەی پێشتر یەک گۆمە بدۆڕێنین دەچینەوە مارێ بەڵێ تیپی بەرامبەرتان تیپی مەخمورن سلااوتان لێ بێتن بەخێر بێ سەر چاو ئێوە چەندەم ڕۆژە دێنێرە یاخود چەندەم یاری ئەنجام دەدەن لەو خولا وڵای یارێکمان بردەوە یاریشمان دۆڕاندی و دووبارە بریتمانەوە بەسەرکەوتنەکەتنە بەرامبەر ئەو گروپەی شاڵە لەوانش دەبینەوە بەسەر دەکەین زۆر باشە ئێوە چەند یاریزان وەکو تیپی مەخمور لێرەنا وڵات تیپەکانی گروپی مەخموری زۆر گروپەکان بەشداریان کردێت 4-5 گروپ بوون ئەمە 6-7 یاریزانی هەڵی شاڵە لێیان دەبینەوە زۆر باشە دەستان خۆش بێت چێ لێرە گۆرانێکی خۆشم بۆ دەڵێتن ئەوە مەناف سیرەی پێدەرێت عادی خۆمانە کاک مەنافێکشمان بۆ بڵێ باشە بەسەر چاو ئەمەش ئیشاڵە دەبینەوە ئیشاڵە ئەمەش ئەو گۆرانە پێشکەش بیتن بە تەلەڤیزیۆنەکەتان و بە کەناڵەکەتان بە خۆشەویستی جەنابتان ئای چیژان دەچنە مێهێر گۆڵانەی وەی مێهێر ژینان تێگڕا دەچنێن هاڵان هەرغ لەو هانیای دەدەچێت تەکتەک دێنە خوار تەڕداکەن وێردا خاڵان چیژە و بێن یاوما چرکەمە دەباڵات مۆسێم وەباڵ بەستۆی داڵاڵان چاوی غۆمار و نێرگێز بۆچی نایە بیبینێم پڕبادڵ تامەشایکەم دەربچێ ژیانی شیرینم ئەمان یاڕەبی مەرگێت نابینم دەست خۆش بێت زۆر سپاس بەڵێ چاوان ئەوەی لێرە هەیە کەشێکی تەواو جیاوازە یاریزانەکان بە تەواوی ئامادەن خوان ئامادە کردو بۆ یاریەکە جگە لە بەتەمەنەکان با بڵێن چەندی منداڵیش لێرە هەن چەندی منداڵیش لێرە هەن ڕۆژانە سەردانی ئێرە دەکەن بۆ ئەنجامدانی کڵاوێن من دەگەڕێمەوە لای ئێوە دەستخۆش عزیزگیانمان عەبدولعەزیز گیانمان دوو نەبی تێگەڵمان کردوە عەزیز و عەبدولعەزیز و توانە لای ئێوە چی پێوترێ ئەو یاری کڵاوێن ئێمەژە کڵاوێنی پێوترێ بەزڵام لێرە کەرەمستانی پێڵێن ئەوەی پێڵێن قەت کردوتە من وەڵی کورەنەوەڵا بەس تەماشام کردووە کە یاریەکە وڵا ئێمە لە ماڵەوە یعنی کە کۆ بینەوە زۆر کردومانە من لە شاردنەوە زۆر باش بوو ئەوە مویمەکەبی دۆزیتەوە بەڕاستی یارێکی خۆشەوە جەوەکەش خۆش بوو گۆرانی و بەزم و ڕزمی تایە عەزیز کاتی خۆش بەسەرەوە لەوێ بینەوە سەر بابەتەکانی ترمان ئەو بڕگەی کە نانی سبەی کە وتم شەوانە هەرجار و کەسێکی بەتەمەن پامنێرانمان دایان دۆزنەوە و دایان دوێنن باسە ژیانی خۆیان بکەن ئەم جارە جیاواز لە شەوەکانی ڕابردوو ژنێکی بە هەیبەت و خانومان لە سلێمانی پامنێرمان ئەحمەد دواندوێتی ئەو عەرەبانەیەکی سێتایی پێیە پسکیت و لوقم دەفرۆشێ و تا ڕادەیەکیش غەریبەیە لە سلێمانی لەبەرەوە خەڵکی خانەقینەوە هاتووتە سلێمانی دانیشتۆ ماڵی لە گەڕێکی چوارباخە ڕۆژانە بۆ عەرەبانە بژێوی ژیانی سێ کچی تەلەبەی و مێردە نەخۆشەکەشی دەردەکات و ئەو قسەی زۆر بۆ 964 کردو با پێکەوە جۆگیری بین داجان السلام عليكم ليرة بس شو سرقاليت عليك السلام والله خليك القم وبسكت فرشتنا اي ايشو كار شلون يستا والله يعني زور باشنية بخوا خلقي شوي برستا خلق خانقين والله خلقي خانقينيت كس هي لبريتو ايشكات بو بيدا كردني بجيوي جاني تو لا والله نية يعني غير كس يعني يشبك هاد يعني لا والله نية
کرێکی دۆڕستان ئەوڵە کرێچین 250 لە چوار باغ دانیشم لەگەڵ شێژیت لە ماڵەوە سی کچم هەیە و میردەگەم نەخۆشە ناتوانێت ئیشە بکەنەوە من مەجبورم یعنی ئەم عەربانەکە لە قوم و پسکت فڕشم چەند ڕۆژ و گرتن و ئیشکردن بەیەکەوە تا چەند ناڕەحەتی بۆ تۆ دروست دەکات والله مەجبورم شکر خواکە تا چەند قەناعەتە هەیە بە ئیش و کارەکە و بە ژیانی خۆت والله قەناعەتم هەیە بەس دەسەڵاتم نییە یعنی مەجبورم ئەمی شەگە بکەم ئەگەر نەکەم یعنی لە برسی مریمم بەخوا زۆر باشە ئەی چی بەوانە ئەڵێ کە ناشکوریەکەن لە ژیانی خۆیانە نا والله يعني ناشکری باش نییە شکر خوا بکە خوا خۆی ڕەحم کات لێرە چەنە دەسەکرێت دایە جان ڕۆژانە چەنە دەسەکرێت 7000 يعني 10000 ئەوانەیە بە 7000 و بە 10000 ژیانی تۆ بەڕێوە چێت نا والله بەش ناکات ئێ بەس مەجبورم يعني ئەمەش نەبووی عن چی بکەم يعني جگە لەمە هیچ سەرچاوەیەکی بژێوی ژیانی تر هەیە هیچ سەرچاوەیەکی نیشە هەیە جگە لەمە نا والله نییە يعني ئەی ڕۆژ هەبووە لێرە بگەڕێیتەوە و هیچ دەست نەکەوتوێ بەدەستی بەتاڵ بڕۆیتەوە بۆ ماڵەوە ئەوە يعني والله نەکەوتێ دەسم هیچ يعني ها يعني لە قۆمەگار و پسکەتان ئەو ها بمەینن چی بکەم ئەڕۆمەوە ماڵ چی بکەم يعني هەر شکر خواکەم دۆخی ژیانت چۆنە بەعام دۆخی ژیانت چۆنە ژیان چۆنە ڕوا بەڕێوە يعني لەگەر ئیش و کارەکە والله يعني حياتي والله حياتم صفرة بخوا يعني براستي حياتم صفرة بخوا حياتم صفرة هيج منية أبد هيج منية أخوا قد حياتي صفر نبي و دەسو بازووی خۆش بێ مادام کەسابەتەکە ئینشەڵڵا خوای گەورە ڕزقی واسعیەتە ئامین ئینشەڵڵا چیتر بەرماوەتان توانە لە ڕۆژی دلی کوردی بابەتێکی زۆر سەرنج ڕاکێشە بوو کە کۆمەڵێک مناڵ گۆرانیەکی کوردیانەوەتەوە گۆرانی کوردی ئەیوب عەلی و گارە سازگار بوو کە دەنگدانەوەیکی زۆری هەبوو ئەو کاتە و دیلان هەرە و ڕۆژە ڕۆژ ئەو منداڵانەی دۆزیەوە لەوێ چاوپێکەوتنی لەگەڵکردن بەدەر لەو منداڵانەی کە خۆیان گۆرانیەکەیانەوت کورسێکیان هەبوو یەکێک لە منداڵەکان لە دواوە زۆر بە حەماسەوە گۆرانیەکەیوتەوە ئەمەش دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە سۆشیال میدیا زۆر کەس ئەیانوت سەیری ئەو منداڵی دواوەکەن واز لە مناڵەکانی پێشەوە بێنن سیرکەن ئەو چەند بە حەماسەوەم گۆرانیاڵێ اینجا ئەمڕۆ دیلان ئەو مناڵی دۆزیوەتەوە لە سلێمانی ڕۆشتۆتە لای و قسەی لەگەڵاکات بزانێ بۆچی ئەوەندە بە حەماسەوە گۆرانیەکاڵێ با وەڵامەکەی لە خۆی ببیستین منداڵانی کورجینیەس گۆرانی کوردمیان بۆ 1964 وتەوە ئەمە کاردانەوەیکی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا دروست کرد ئەو سێ منداڵی گۆرانەکەیان دەوت بەڵام لە پشتی ئەوانەوە یەکێک لە منداڵەکان زۆر بە حەماسەوە لە کۆرسەکەی گۆرانەکەی دەوتەوە سەمن هاتوومەتە لای لۆزان ڕەفیق ئەگەر بیتێنەوە ئەو هەموو حەماسە چی بوو کاتێکە گۆرانێتەوە و دەسێ بەرزە کردەوە سەراتە بەخێرەتان تاکەم بەخێراتێکی گەرمتانەکەم وەڵا ئەوە هەستێکە بوو میلەتی کورد ئەبێ میلەتی کورد شانازیمان پێوەکەن ئێمەش ئەوە لە کۆنەوە ئەو ڕەسانە باو باپیرانمانەوە میلەتی کورد ئەبێت دایمە سەرت بەرز بێ و شاد بێ بە دەرەوەی وڵات کاتێک گۆرانەکەتەوە دەرسێ بەرزە کردەوە بەسی ئەوم بۆ بکە بەڵێ ئەوە حەماسێک گرتمی چکە زۆر چوینە ناو قوڵایی گۆرانیەکەوە ئیتر بۆ ئەوەی بە شاد بین بە کوردستان و دەروی وڵات ینی وڵاتە دراوسەکانمان سێرمان بکەن ئەوە وتم بۆی وا بکەم کە کورد شانازیمان پێ بکات و ئێمە شانازی بە کوردی بکەوە جلێکی کوردی جوانیشە لەبەرایە ئەمە چێ بۆی کڕیویت دایکم ئەگە باوکم ئەردووکیان من بەردەوام جلی کوردی دەبەرەکەیت بەڵێ
چکە ئەوکو چۆن وتم لە باو باپیرانمانەوە بۆمان ماونتەوە کە جلی کوردیان کردووە ڕاستانێکی زۆر باشە و دەری وڵاتش وەکو چۆن بڵێن پێمان شادەمون و جلی کوردیەکان شادەمون پێمان. بەنیازی گۆرانی تر بڵێ لەگەڵ گروپی قوتابخانەکەتە؟ ئیشەڵا چاوەڕێمان بن بۆ 16 لە هەڵەبجە کارێکی جوانمانە بێت. کوردستانی خۆشە؟ بەڵێ هەر بژی کورد هەتا مردن لەگەڵ کوردستانم. شانازیەکی کە کوردی؟ بەڵێ زۆر شانازی بە خۆمەوەکەم کە کوردێکی ڕەسەنی بەقوەتین ئێمە زۆر ئێمە هەتا کاری جوان و پێشکەوتن بکەین ئێمە ئابین بە دەوڵەت و ئیشەڵڵا. زۆر سپاس بۆ تۆ. لێرە لیای لێیە کە یەشە بوو لەو کچانەی کە گۆرانی کوردمی وتەوە ئەو ڕۆژ جلی کوردی لە بەرانە بۆ ئەمڕۆ جلی کوردی لە بەرایە بەنیازی بەرهەمی نوێەوە بێ؟ سەرەتا دووبارە بە خێراتتانەکەین زۆر زۆر سپاس کە لایەتان نەکردین ئەم ڕۆژەیە و دووبارە بەسەرتان کردینەوە. ڕاستەکەی بڵێ کارێک بۆ نیشتیمان و بۆ نەتەوەی کورد بێ حتمان هەرە بێ بە باشترین شێوە ئەنجام بدرێت و بەڵێ بۆ 16 لە هەڵەبجە ئیشەڵڵا کارێکی جوان پێشکەشەکەین. ئەو ڕۆژە لەگەڵ کۆرس و بە ئامێری موزیکی و گۆرانی وت سەرجۆمان توانین دەیش بێت بەبێ ئامێری موزیکی؟ وڵای تۆزێەوە قورسە بەڵام مادەمەوانی ترم لەگەڵ نییە جارێ بەبێ ئەوان تاوانە بێ باوەڕ ناکەمەوە چێژە خۆشە بدرێتێ ئیشەڵڵا کاتێکی تر کاتێک لەگەڵ ئەوانە بووین هەرسێکمان. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە لێرە هەیە ئەم منداڵانە لە قوتابخانەی کورجینیەس گۆرانەکانیان کاردانەوەیشی زۆری هەبووە کە بە شێوەیەک هەمووان دەستخۆشیان لێ دەکەن هەمووان داوا دەکەن کە بیان بینن خەڵاتیان بکەن بەڵپشتیشانن. زۆر گرنگە لەو تەمەنە مناڵەوە هەستکردن لە نیشتیمان پەروەری بالضبط حماس و وڵێ بادرەوەی وڵاتیش پێمان ئاشنا بن و جاوەڵڵا پێت ئاشنا بن بەوج لە جوانە و بەوج لە کوردی و بۆ حماسەتەوە بەو کورتپەروەریە هەربێ پێشتە ئاشنا بن و دەبێت چاوت لێ بکەین بەڕاستی کاکەگیان. یەکێک لە هەواڵەکانی تری ئەم ڕۆمان بابەتێکی خەیری بووە لە پێنجێن کەسێک بەداخەوە نەخۆشە نەخۆشی گورچیلەی هەیە هەردوو گورچیلەی ماوەیەکی زۆرە لە پێنجێنەوە بەڕێگەوەیە بۆ سەیسایەق و لەوێ شنەوەی گورچیلەی بووەکەن بەڵام ئێستا هەردوو گورچیلەکەی بە تەواوەتی لە کارکەوتووە پێویستی بە گۆڕینەوە خۆشی دەستی کورتە ناتوانێت ئەو هەموو تەکلوفەی گورچی لە گۆڕیم کات بۆیە ئەمڕۆ کۆمەڵێک پیاوی بۆ خواسڵحاو کۆمەڵێک هاوڵاتی وا ڕیشسپی مامۆستای ئاینی هەستاون کە سندوقێکیان داناوە هەرچی لە گیرفانی خۆیانە بۆ دایان ناوە بۆی و داوا لە خەڵکی تریشەکەن کە هاوکاری کۆ بکەنەوە لەبەرەوەی ئەم کەسە هەردوو گورچی لێ دەبێ بگۆڕێت و گورچیلەکانیشی بێ لە وڵاتی ئێران لە تاران بیگۆڕێت و بایی 35 ملیۆن دینارە کە مەبلەغێکی زۆرە بۆیە ئەوان هەڵمەتێکیان ڕاگەیاندووە خۆیان دەستیان پێکردو و پارەکان بەشێکی کۆکراوەتەوە دەڵێن بەشک و خەڵکی تر هاوکار بێت و پارەمان بۆ کۆکاتەوە با بینەریانی بزانین چۆن ئەم هەڵمەتیان ڕاگەیاند و چۆن هاوکاری ئەم کەسە دەکەن. ڕەمەزان مانگی بەرەکەت و بەخشینە لێرە لە ناوجەرگەی بازاڕی قەزای پێنجوێن ڕێکخراوێک ئەساو بە کەمپینێک بۆ ئەوەی هاوکاری کۆ بکاتەوە بۆ نەخۆشێک تاوەکو ئەو پێویستێکە هەیەی بۆی دابین بکەن. منەچمە لای بەڕێز کاک بەهادین کە سەرۆکی ڕێکخراوەکەی و کەمپینەکەشی ڕێکخستووە کاک بەهادین سڵاو لێبێت پێمان بڵێن نەخۆشەکە چیەتی و پێویستیشی بەچەنە؟ بەڵێ نەخۆشەکە نەخۆشی گورچیلەیەتی نەخۆشی گورچیلەیەتی تر لە دوای ئەوەی کە زۆر عیلاج و چارەسەری بەکارهێنا کار لە عیلاجە نەما تەنها گۆڕینی لە ڕێی بڕیاری دکتۆرە بەڕێزەکانەوە گۆڕینی گورچیلەیە ئەویش گورچیلەکە لە ئێستا ئامادە کراوە پێشوەخت هەموو ئامادەسازیەکمان کردووە هەر ڕێکخراوی درە ئەو زەمینە سازی بۆ ئەنجامدا و پارەشمان پێ هەتاوەکو کارانە ئاسان بکات. تێچووی ئەمەلیاتەکەی بە دیناری خۆمان 32 تا 35 ملیۆن دینارە. لەکوێ ئەکرێ ئەمەلیاتەکە؟ لە تاران ئەکرێ ئێران. کەواتە لە کوردستان ناکرێت؟ لە کوردستان ئەکرێت بڵین هەر ناکرێت بەڵام زیاتری تێچوو لە لای خۆمان هەر پێنجێنێکی بەڕێزی لای خۆمان کردوتی 75 ملیۆن دیناری تێچووە چەند کەسێکی تریش هەر کردووانە نزیکی 45 ملیۆن دیناری تێچووە ئێمە نزیکی ساڵێکە وردەکاریەکەن لەم مەوزوعە کەمترین پارە ئەوەی ئێرانە. ئەی ئەو کەسێک کە ئەبەخشێت حازرە؟ بەڵێ بەڵێ ئەویش حازرە و هەتا دوێنێ و پێرش پەیوەندی کردو ئەڵێ ئەگەر ئێوە نایەن بەلای کارەکەتانەوە من ئەو گورچیلە ئەفرۆشم و یا بە کەسێکی تر ئەم هیچ تەنها و تەنها بەس لەبەرەوە ماوەتە پارەکە جۆر بێت لە ئێستا چاوەڕێم کەمپینین و ئینشاڵڵا بە ئومێدی خۆی گەورە تەمەنا ئەکەین ئینشاڵڵا و پارە جۆر بێت و ئێمەش لە بەیانی زووتر نییە کە جومعە بینێرین بۆ ئێران و ڕۆژانی دواتر بچێ بەلا عەمەلیات.
بەڕاستی ئەو کارانە زۆر جێگای خۆشحاڵێ زۆر دڵخۆشە بەڕاستی بەتایبەتەوەی کاڵێ کابرا لەوەوە کە گورچیلەکەی بۆ داناوە پێی بفرۆشێ پەلایەکاڵێ کەسی تر هەیە و بۆیە فرۆشم بۆیە هیوادانی زوو ئەو پارەی بۆ جۆر بێت و بۆی کۆ ببێتەوە بۆی ئەو کەسە بڕوات نەشتەرگەریەکەی بە ساغ و سەلامەت بکات و بگەڕێتەوە ناو ماڵ و مناڵی هیچمان ماوەێ چاوان یەک بابەتی گرنگ ماوە بابەتی خۆمە باش فیلمایتر فیلم و شانۆ و سینەمای منن لە ئێستاە لە چەمچەماڵ هەفتەی فیلم هەیە کە ئەمە کارێکی زۆر باشە بەنیسبەت خەڵکی چەمچەماڵ هونەرمەندان هونەردۆستان و هاوڵاتیانی ئاسایش ئەوانەی کە ناتوانن لە جێگێکی تایبەت لە شوێنێک سەیری فیلم بکەن ئێستا هەفتانە لە ناو چەمچەماڵ ئەتوانن لە هۆڵی ڕۆشنبیری فیلم ببینن بەڕێوبەری هونەری ڕۆشنبیری چەمچەماڵ قسەی بۆ ئێمە کردووە ئەڵێت ئەم هەفتەی فیلمە لە ئێستا و دەستی پێ کردووە ئەمڕۆ چوارەمین هەفتەیان بوو هەفتەی یەک فیلم نمایشەکەن ئەوان مەبەستیانە کە فیلم لە چەمچەماڵ بکرێ بە کولتور ئیتر خەڵک بە ئاسایی ڕۆژانە بچێت فیلم ببینێ و ئەو فیلمانەی کە هەڵیە بژێرن زیاتر باز لەواکات کە کێشە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەلگا باسەکات لە کێشە کۆمەڵایەتەکانە کۆڵێتەوە چارەسەر بۆ کێشە کۆمەڵایەتەکانەکات و لە ناو ئەمەش چاڵنجێکیان داناوە خەڵکی چەمچەماڵ ئەتوانن ناوی فیلم بنووسن بۆ ئەوەی هەفتەی داهاتوو ئەو فیلمە نمایش بکرێت ئەوانیش بەپێی ئەوەی کە لەگەڵ دابوونەریتیان بگونجێ لەگەڵ کولتوری چەمچەماڵ و کوردستان بگونجێ فیلمەکان هەڵە بژێرن و نمایشیەکەن و ئەمە زۆر گرنگە بۆ چەمچەماڵ لەبەر ئەوەی لە ئێستاە تا پێش ئێستا تەنا هۆڵێکی بچووکیان هەبوو کە بەس نمایشە شانۆیەکانی تیاکرا بەڵام ئێستا بێبەش نەبوون لە سینەما هەفتانە ئەتوانن بڕۆنە هۆڵی ڕۆشنبیری و فیلمی دڵخوازی خۆیان ببینن بەخۆشی من هەرەوەنم پێ بوو ئەمە سەرجەم بەرگە بابەتەکانی ئەم شەوی نۆ ڕادیۆ بوو لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی یەکشەمەوە دەست پێ دەکەینەوە ئەم دوو ڕۆژە پشوویەمە بێ ئێمە پشومانە هەفتانە 5 ڕۆژ نۆ ڕادیۆ پێشکەشەکەین و تەواوی ئەو هەواڵە گەرمانەی ئەو ڕووداوانەی ڕوویان داوە ئێمە ئاوای خێنە بەردەستی ئێوە بە پاکراوی هیوادارین ڕۆژ و تاعەتان قوبوڵ بێت تەندروست باش بن ساغ و سەلامەت بن پاتان لەگەڵ ڕۆژی یەکشەمە هاوکاتە لەگەڵ یادی کیمیابارانکردنی هەڵەبجە 16 سێکات لەگەڵ توانە لە نۆ ڕادیۆ کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەت و جیاوازتان بۆ ئامادەکەین و وەگەڕێنە وڵاتان تا ئەو کاتە شەب